یەکێک لە پەرەسەندنەکانی تری شەڕەکە لێدان بوو لە فڕۆکەی F-35 و F-16. باشە ئەم لێدانانە چۆن بوو لەم فڕۆکانە و ئێران چۆن ئاوا ینی توانا و هێزەکەی گەڕاندەوە بۆ مەسەلەی ئاسمان بەرگریەکانی؟ من بە جەنابتم وت کاتی خۆشی ینی لە بەرنامەکان لەم ڕۆژانەی کە ڕۆی کە ئەمریکا و ئیسرائیل ئەڵێ هێزی بەرگری ئێرانمان لە ناوداوە بە تەواوەتی من بە جەنابتم وت لە 1970 ماوە لە ڕۆژهەڵات ماوێتی لە شیمالی ئێران ماوێتی ئەم منزومانە منزوماتی بڵین وازەخم نییە بەنسبەت F-35ەکە ئەگەر سەیری ڤیددیۆکە بکەی ئەمە پێی وترێ بەسەری نۆک بەڕادار چونکە لێ ئەدرێتن قفڵی کردە سەر F-35ەکە F-35ەکە هەرعینی فلێری بەکارهێنا بەڵام موشەکەکە بەری نەکەوت لە پشتیوە تەقیەوە دایمە خۆی موشک شەرتیە بەرتیارەکە بکەوێ ینی جۆری هەیە سە بەنسبەتی ڕووسی عام هەموو جۆرە سامەکانی 200 متر بمێنێ بگا بە فڕۆکەکە ئەتەقێتەوە لە ئاسمان پارچەکانی بۆ فرێدا ئەی خاتە خوارەوە لێرە لەم حاڵاتەیە کە پارچەکان بەری بکەوێ بۆی هەیە بەر شوێنێکی حساسی نەکەوێ باڵەکانی وێران بکە بتوانێت ئیمێرجنسی بگەڕێتەوە و لاندنگیانی دابەزێ لە ئیسرائیل چونکە 35ەکە دابەزی بەنسبەتی F-16ەکەش معلوماتێکی ئەوها نییە لە سەری کە باسیەکەن بەڵام باس لەواکەن F-15 لە مەضی قرمز عینی حاڵەت قفڵیان کردە سەری خۆم ڤیددیۆکەشم بینی بەڵام F-15ەکە هەستی پێکرد یەکسەر سپید سرعتی بەرز کردەوە و دەستی کرد فلێرس لە دواوە تۆپە ئاگرەکان فڕیدا یەک بە دوای یەک بۆی نەجاتی بێ و ڕۆی ئێران ئەڵێ خستومەتە خوارەوە لە دەریا کەوت و فڕۆکەوانەکانی قسەی جیازی لەسەر قسەی جیاوازەکەن بەڵام بەلایەن قەتەرەوە بەڵێ فڕۆکەیەکی هەلیکۆپتەری کەوتە خوارەوە لە خەلیج فڕۆکەوانەکانیش دیار نییە و ئێستا بە دوایە نەگەڕن. باشە کاک سەلام تێڕوانینێک دروست بوو دوای ئەوەی کە ئەم دەنگۆی کەوتنە خوارەوەی F-35 و F-16 لەلایەن ئێرانەوە وتیان ڕەنگە سیستەمی S-400 ڕووسی کاراکرد بێت بۆیە ئاوا بەڵێ بۆی هەیە چونکە S-400 وەکو بە جەنابتم وت لە دووری 600 کیلۆمەترەوە بینێتن ئەی بینێ ئەتوانی بۆ نمونە کە ئەمە لێ نەدراوە ئەتوانێتن ئێستا کە مەسەلەن رووسیا ئەمە لە توانای ئێرانە نییە ئەوان جۆرە موشکێ تریان هەیە متەوەسط المەدایانی بۆ بەرگری ئاسمان لە جۆری ئادەرخەش ئەم موشکانە رووس بۆی هەیە بتوانێت ڕاداری ئەمە بەمانە بەسێتەوە کە تێی بگرێتن بەڵام ئەمە توانای ئەوەی نییە بەڵام ئەمەش لە توانای ئێرانە نییە ئەللا رووس بۆیانی بکاتن بەڵێ بۆی هەیە هەموو احتیمالێ کە S-400 رووسی ئەم عملیەتە بکاتن بەڵام تاکو ئێستش ناتوانین قەرار بدەین بە تەواوەتی تاکو دەرنەکەوێتن ئایا ئەو فڕۆکانە بەڕاستی F-15ەکە 16ەکە کەوتە خوارەوە یان نا